بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیاتر لە 3 میلیۆن کەس مافی دەنگدانیان هەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش ڕایدەگەنێت دواوادە بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان هەشتی ئەم مانگەیە. بە میواندارێک لە بەڕێزان ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن لە سودۆی سەرکی لە هەولێریشەوە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک ڕام بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. گرسەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی گرینگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداریەکی کاران هەبێ لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق بۆ بنسبەت خەڵکی کوردستانەوە ئەم هەڵبژاردنە گرینگ. سەرەتا سپاس تەبیعی هەموو هەڵبژاردنێک بۆ دەنگدەرە و دەنگدەر لە سەنتەر و لە چەقی پرۆسەی هەڵبژاردنایە. یعنی ئەگەر هەڵبژاردن دەنگدەری لێدەر بکەی هیچی نامێنێتەوە و نابێ بە هەڵبژاردن. بۆ یەک مادامێکی ئامانج تایە دەنگدەرە و دەنگدەری دەتوانێت گۆڕانکاری دروست بکە. کاندید گۆڕانکاری پێ دروست ناکرێت، ئەحزابی سیاسیش گۆڕانکاری پێ دروست ناکرێت ئەگەر بێت و متمانە لە دەنگدەر و لە هاوڵاتیەوە وەرنەگرێ. بۆیە گرنگە هاوڵاتیان بەشداری بکەن بۆ ئەوەی کە کاندید دڵخوازی خۆیان و قوارەی سیاسی دڵخوازی خۆیان هەڵبژێرن و خۆیان ڕۆڵیان هەبێت لە نەخش و لەو ڕۆڵەی کە ئەیدەن بە پارتە سیاسیەکان و بە کاندیدەکان بۆ ئەنجومەی نوێرانی عێراقی داهاتوو. بۆیە زۆر گرنگە هاوڵاتیان دەنگدەران وەکو بەرپرسیارەتیەک سەیری مەسەلەی دەنگدان. چۆن دەنگدان بە پرسیارەتی لە چ ڕوانگەیەکەوە؟ لە ڕوانگەیەوەی کە تۆ ڕۆڵت هەیە لەوەی کە بتانی دەستکاری نەخشەی سیاسی بکەیت. دەسەڵاتێکی سیاسی هەیە لە هەموو وڵاتێکە. ئەم دەسەڵاتە سیاسیە بە دوو شێوەیە، یا ئەوە تا نظامێکی دیکتاتۆریە هیچ گەڕانەوەیەکی نییە بۆ هاوڵاتیان و هیچ حسابێک بۆ هاوڵاتیان ناکە، بەڵکو نوخبەیەکی خۆسەپێنن لەسەرەوانێ بەبێ گەڕانەوە بۆ هاوڵاتیان درێژە بە حکمی خۆیان دەدەن و ئەمێننەوانێ. شێوازێکی ترمان هەیە کە متمانە لە میلەت و با بڵێن لە دەنگدەرەوە وەرەگرێ،
ئەمانە ئەم نخبەی دەسەڵاتدارە ڕاگوزەرن ینی نخبەیەکی دەسەڵاتداری نەگۆڕ نین وەستاو نین بەڵکو گۆڕانکاریان بەسەرادێ لە ڕێکیەوە لە ڕێ ئەو دەنگدەرەی کە ئەچێتە سەر سنوقەکانی دەنگدان و لە دواییە دەنگەکان ئەبن بە کورسی و ئەو کورسیانە دواتر لە گروپێکەوە ئەتوانرێ ببرێ بە گروپێکی تر بۆیە ئەگەر لە سیستمی دیکتاتۆریە ئێمە سابتێکمانوانی نەگۆڕیەکمان هەبێت لە سیستمی دیموکراسیا ئێمە گۆڕاومان هەیە گۆڕاوەکە چیە گۆڕاو حیزبی سیاسیە حیزبی سیاسی بەمانێکی بەمانەی بە ماوەیەک دەورە بینێ لە دواییە دەنگدەران مەسەلە متمانە لە مەسەنەوانێ ئەیدەن بە هێزێکی تریان لەم کان دەسەنەوە ئەیدن بە کاندێکی تر لەبەرەوە ئەم ئاڵ و گۆڕە لە ڕێکیەوە کرێ لە ڕێی دەنگدەرەوە کرێ و پرۆسی هەڵبژاردننیش دوجار بۆ دەنگدەرە و بەرپرسیارەتیەکە بەوەی کە وەختێک دەنگەدات بە کاندید یا بە هێزێکی سیاسی ئەبێت بە ئەمانەتەوە دەنگ بدا و بە تێگەیشتنیەکەەوە بە بەرچاوڕوونیەکەەوە دەنگ بدات باشە بەس بەڕێز دەڵی بەرپرسیارەتیە بەڵام ڕەنگی خەڵکی کە بێت کە نیگەرانە بێ بۆ من نچێ بۆ دەنگدان یعنی باشە ئەوەی کە ناچێت بۆ دەنگدان بە دیلی دەنگ نەدان چیانی یعنی تۆ ناچیت بۆ دەنگدان باشە ڕەنگە پێوە بە هەڵبژارن گۆڕانکاری دروست نەکردووە لە وڵات چۆن گۆڕانکاری دروست نەکردو ئەگەر تۆ چاوەڕێ ئەو بکەی بە هەڵبژارنێک و بە دوو هەڵبژاردن هەموو شتەکان بگۆڕێ لە دنیا شتیوانە بوو ینی تێگەشتێکی هەڵی ئێمێ بۆ هەڵبژاردنیا ئەو تێگەشتە هەڵەیمان لای خەڵک دروست کردووە کە بەچوونی بۆ هەڵبژاردنێک یا بە دوو هەڵبژاردن ئیتر دنیاوێ بە شامی شەریف و هەموو شتێکە گۆڕێ لە هیچ وڵاتێکی دنیاە کە زۆر پێشکەوتووە بە دەیان و ڕەنگە بە 30 و بە 40 و بە 50 هەڵبژاردنیش وردە ئەو ئاوە لێڵەی کە هەیە ڕوون بۆ تەوانێ بۆیە دەنگداری ئێمە کە هەرەوەشیان لە چاوەڕێکرێک کە ئەبێت نەفەسی درێژ بێ و بە چەند دەنگدانێک ئەتوانرێت تا ڕادەیە گۆڕانکاری ئەگەر هاوڵاتێک نیگرامێنێت چێ بۆ دەنگدان بڵێ هەڵبژارن گۆڕانکاری نەکە خۆی پرۆسی گۆڕانکاری دوا دەخەدەمە ئەوەی کە ناچێت بۆ دەنگدان ئەو هێزە سیاسی کە ئەوی بێزار کردو بۆی کە نەچێت بۆ دەنگدان من پێما ئەو دەنگ نەدانەیەوە کێتەوە خزمەتی ئەو هێزە سیاسیە یا ئەو نخبە سیاسی دەسەڵاتداری کە هەیە ئەو نخبە سیاسی دەسەڵاتداری کە خەڵکی بێزار کردووە خەڵکی برسی کردووە قەیرانی سیاسی قەیرانی ئابووری کۆمەڵایەتی هەموو قەیرانە کەڵەکەبەکانی کە هەیە و لەسەر دەستی ئەو نخبە سیاسی کە هەیە و ئەو سەبەبە دەنگنەدان ڕێگەکەوێتەوە خزمەتی ئەو نخبە سیاسی لەبەرەوە وەگەوایە ئەو کەسی کە ناچێت بۆ دەنگدان دەنگ باتەوانێت بەو نخبە سیاسی کە هۆکار بۆ بێزارکردنی ئەم دەنگدەرە بۆی کە نەچێت بۆ دەنگ. سوپاس دەکەم کاگارم ئەگەر بچین هەورێت لای کاک کەمال زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا کاگاران باسی لەوە کرد کە دەنگدان بەرپرسیارەتیە بەڵام هاوڵاتیان بۆی کە ئەم بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن تا چەند پێویستە مەسەلەن کارتی دەنگدان وەربگرنەوە لە ڕۆژی هەڵبژاردندا ئەم بەرپرسیارەتیە پراکتیزە بکەن. بەناوی خۆی گەورە و میێرەبان سڵاو کاک حەکیم سڵاو لە میوانی بەڕێزێت سەبارەت بە ئەرچی هاوڵاتیان ڕاستە پرۆسی دەنگدان پرۆسیەکی ئازادانەیە پرۆسی هەڵبژاردن پرۆسیەکی ئازادانەیە مافی دەنگدەرانە لە هەمان کاتدا ئەرچی سەرشانیشیانە بۆ ئەوەی بتوانن ئەو ئەرکانی سەرشانیان جێبەجێ بکەن پێویستە مافەکانیان پەیڕەو بکەن هەر کاتێک لە دەستخستنی مافەکانیان کەم تەرخەمیان کرد واتە لە جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانی خۆیان کەم تەرخەمیان کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن ئەو ئەرکەی سەرشانیان بە باشترین شێوە ئەدا بکەن پێویستە دەبواە لە قۆناغی ڕابردوو تۆماری بایۆمەتریان ئەنجام بدا بواە ئەوانەی ئەنجامیان داوە ئەرچی سەرشانیان جێبەجێ کردو ئەوانیان نیان کردو بەر هۆکارێکە پێم وایە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمیان نواندووە ئێستا لە قۆناغی وەرگرتنەوەی کارتی ئەلکترۆنی دەنگدەرداین دەنگدەران پێویستە هەمویان ئەوەی بەتەمای دەنگدان و ئەوەی بەتەمای دەنگدان نییە ئەوەی لەو دەسەڵاتە بێزارەیان دەی بێزار نییە پێویستە هەمویان کارتی ئەلکترۆنی دەنگدەر وەربگرنەوە تەنانەت ئەوانەشان کە تۆماری بایۆمەتریان ئەنجام نەداوە ئەگەر بەشێک لێرە و لێرەوەی مابن کارتی دەنگدانی ساڵی 2014 وەرنەگرتوەوە هەر پێویستە وەری بگرنەوە چونکە ئەگەر ئەو کارتە وەرنەگرنەوە لەوانەیە ڕێگە خۆشکردنێک هەبی بۆ ئەوەی دەواازەیەک لە بۆ پرۆسی ساختەکاری هەبی ئەو کات گلەییکردنی ئێمە گلەییکردنی دەنگدەران ئەوەندە جێ خۆی ناگری وەک لەوەی خۆیان بچن کارتەکانی وەربگرنەوە و بۆ ئەوەی ئەو ئەرکە جێبەجێکردنەکەی تەواو ببێ پێویستە لە ڕۆژی دەنگدان دەنگدەرانی تایبەت یان دەنگدەرانی گشتی
دەنگدەرانی گشتی هاوڵاتی ئاساییان ئەوانەی لە زیندانەکانن ئەوانەی لە مخەیەماتی نزوحن هەرچەندە ئەوانەیان پەیوەندیان زۆر بە هەرێمی کوردستانەوە نیە بەڵام دیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای مووسڵ کەرکووک بەشداریمان کردووە لەوێن دەریشکاندیدمان هەیە هەتا ئەوانەی کە خۆیان بە پەنابەر دادەنێن ئاوارن پەناهەندەن مستەڵحی پەناهەندە خۆمانی لێوە پارێزن چکە لە نێوان وڵاتان بەکاردەهێنرێ ئەوانەی ئاواران کۆچ پێکراون یان کۆچیان کردووە لە شارەکانی خۆیان بە تایبەتی ئەو شوێنانی کە ئاماژەم پێکرد پێویستە لە ڕۆژی هەڵبژاردن دەنجی خۆیان بدەن ئەگەر ئەوان ئەو ئەرکەی خۆیان جێبەجێ نەکرد ئەو مافەی خۆیان پیادە نەکرد ئەو کات دیارە کەم تەرخەم دەبن بەڵێ بەس بۆ کارتەکە کە بەرەز وتە ئێستا هەر هاوڵاتیەک کە بۆ نمونە کارتی دەنگدان وەرنەگرێتەوە لە خزمەتی پرۆسی ساختەکاریدا دەبێت بۆ نموناگەر بەشداریش نەکا زەرورە وەری بگرێتەوە بە بۆچوونیەوە بەڵێ بۆ نمونە ئەگەر حاڵەتێک باز بکەین دیارە لە زیاتر لە حاڵەتێک هەیە ئەوانەی کارتی دەنگدەرانی ساڵی 2014یان هەیە تۆماری بایۆمەتریان ئەنجام نەداوە پەنجەمۆرەکانیان لە ناو جیهازی ناسینەوەی بەسەمان نییە کە لەوێ لە مەسحی ضەوئی پەنجەمۆریان دەرناچی معلوماتەکەی لەوێ نیە مەلامحی دەموچاوی لەوێ نیە پەنجەمۆرەکانی وجودیان نییە ئەو کات دەکرێ ئەوە ڕێگایەکە و لێرە و لەوێش دەبیستین هەوڵ لە ئارادا هەیە دەکرێت ئەو کارتی دەنگدانەی ئەو وەربژیرێتەوە کە پەنجەمۆرەکەی وجودی نییە و بدرێتە دەست کەسانێک کە هاوڵاتی شایستەی دەنگدانین بۆ نمونە تەمەنی 18 ساڵی تەواو نەکردووە ئەو بچی لە جاتی ئەو بەو کارتە دەنگ بدا و بەڵگەنامەیەکی ساختەشی لە بۆ دروست بکرێ بەڵگەنامەیەکی هەیە کە وێنەکەی خۆی لەسەرا کە بە هەمان ئەو ناوی خاون ئەو کەسەی کە کارتەکەی ساڵی 2014 هەیە بە هەردووچیان دەتوانانی بچی دەنگ بدا و کەسیش ناتوانانی ڕێ لێ بگری چونکە ناوەکەی لە عودەی تەحقق هەیە و پەنجەمۆرەکەشی وجودی نییە کەسێک دەچی لە جاتی ئەو دەنگ دەدا و ڕێشی تێدەچی بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕێم و لای بەرزت کەک هەرم بەرزی وتت بەدی ئێستا لە کوردستانە بۆ گۆڕانکاری بۆ نمونەکە ئێمە نوێنەران بۆ بەغدە هەڵە بژێرین بۆی کە گۆڕانکاری بکرێت لە پەیوەندەکان نێوان هەرێم و بەغدە بارەچەی برژەوندی خەڵک جگە لە هەڵبژان هیچ بەدیلێکی تر هەیە پێم وایە بەدیل لە هەڵبژاردن هەر هەڵبژاردنە و ئاسانترین شێوازیشە یعنی لە هەڵبژاردن ئاسانتر پێم وایە نییە لەگە خۆپیشاندان بڵێن خۆپیشاندان قورسە مەسەن لەمای ڕابردووە بۆچی هەڵبژاردن ئاسانترینیانە ئاسانترە ئەهوەنە هێمنە هەموو هاوڵاتیە دەتوانێت بە پێی ئەوەی کە یاسا دیارەکە تەمەنی دیارەکە توانێت بچێت دەنگ بدا و دەوڵەت کولفەیەکی زۆر سەرفەکە بۆ خاتریەوەی کە هاوڵاتی بتوانێت بە ئاسانترین شێوە بچێتە سەر سنووقەکانی دەنگدان لەبەرەوە نەمەترسیتیایە نەتونند و تیژیتیایە نە مخاتەرە و هەڕەشە و چی و شتانەشی تێدا هەیە بۆیە ئاسانترین شێوازە کە داهێنراوە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی دەستکاری نەخشەی سیاسی بکەیت لە هەڵبژاردن ئاسانتر نییە یعنی هەموو شێوازەکانی تر بۆ گۆڕانکاری و ڕاپەڕین و هەموو شتانی تر بێنە پێشاوی خۆت خوێنی تیاڕژێت تونند و تیژی تیاڕژێ ماڵوێرانی دەستێخستنی وڵاتان چی بەڵام لە ڕێگەی هەڵبژاردنەوە هاوڵاتێک دەتوانێت بچێت بەیانی هەڵسێت بە ماوەیەکی زۆر کەم بچێتە بنکەی دەنگدانەکە و لە وێزگەی دەنگدانەکە دەنگی خۆی بداوە کاندید و قواری سیاسی خۆی دیاری بکە بۆیە ئاسانە ڕێگەیەکی ئاسانە هیچ معنایەک نایڵێتەوە بۆ ئەوانەی مەسەلە کاڵێن وڵا ئێمە ناچین بۆ ناچیت لە کاتێکان نە بەدیلێکی ترت هەیە باشتر لە بەدیلی نەچوون چییە بۆ نمونەگەر کەسێک نیگەران بێت و نەچێت بۆ ئەوە بێ پرسیار لەوانە بکەی کە ناچن ئەگەر ئەوانە پەیانی گۆڕانکاریان هەیە ینی من باز لە کاینێکەکەم کە کاینێکی ئەکتیڤە چالاکە ئەوێ ڕۆڵی هەبێ لە داڕستنی نەخشەی سیاسی و سیاسەتی گشتی وڵاتە ئایا ئەم کاینە ئەتوانێت شتێکی ترمان پێ بڵێ جیاواز لە هەڵبژاردن و باشتر لە هەڵبژاردن وە چییە ئەو شتە ئێمە تا ئێساکە نەمان دۆزیوەەوە تاقیشمان کردێتەوە ئەنی ڕێگەکانی تروانە بێمە تاقیمان نەکردو بێتوانێت لە نەودوای ئەمە ڕاپەڕینمان کرد ڕەنگە بەشێکی زۆر لەوانی کە ڕاپەڕینیان کردو پەشیمان بوونەتەوە یعنی ئەگەر ئێمە بەعسمان بە هەڵبژاردن بڕوخانە ئەزانم نظامی بەعز نظامێک نەبوو ڕێگە بدات بە هەڵبژاردن بەڵام ئەگەر ئێمە حتا لە دوای ڕاپەڕین و حتا لە دوای 2023ەوە ئەگەر ئێمە بەشداریمان بە حیزبی بەعز کردایە بە تا هەڵبژاردنەوە لە ڕێ هەڵبژاردنەوە بمان دۆڕانە پێمان بدۆڕانایە وەک لە جنوبی ئەفریقا کە بە سپی پێستەکانیان کرد بە تەواوەتی
مەسەلەی بەعسیزم و بەتەواوەتی تا ڕادەیەکی زۆر مەسەلەی ئاپارتایت کە لە جنوبی ئەفریقا هەبوو پاشەخشان پێکرد بۆ لەبەرەوەی تۆ بە ڕێگەیەکی سلمی ئاشتی نەیارەکە ئەخەیتە ناو ململانەیەکی ئاشتیەوە جارە پێش شتێ فێریەوەیەکەیت بخێتە ناو پرۆسەیەکی سیاسیەوە بە شێوەیەکی ئاشتیانە ململانی لەگەڵا بکەی و ئەو فێرە بێ بە کەلتور لەلای ئەو دووەمینیش تۆ دوورەکەیتەوە لە خوێن ڕشتن تۆ سەیری هەموو شۆڕشانە بکە لە دنیاە لە هەموو وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی شەرقی وسەتومانە ئەوانەی کە بە خوێن هاتوون لە دوجارە چیان دروست کردووە یعنی لە دوجارە یا دیکتاتۆریان دروست کردوەوە یاخود ئەگەر نظامێکی سیاسیشان دروست کردو حتا لە ئەوروپاشە جۆرێک لە جۆرەکان تونڕەوی تێدا هەیە حتا لە ئەوروپا ینی ئەمە سەری بەریتانیا بکە لەگەڵ فەڕەنسایە بەریتانیا لەبەرەوەی بە تەدریجی و بە بێ خوێن ڕشتن هاتووە گۆڕانکاری کراوە ملوک سەری نەبراوە و قەسابخانە ڕووی نەداوە سەیری دیموکراسێتی بەریتانی بکە جیاوازە لەو دیموکراسێتی کە لە فەڕەنسا هەیە لەبەرەوەی بە عنف و بە توندوتیژی هاتووە ئێستاکەش مامەڵەکردنی لەگەڵ هەندێک قەزایایی اعتقادی و لەگەڵ دین و لەگەڵ کۆمەڵی مەسائلە دروست نییە بۆ دروست نییە لەبەرەوەی پاشخانەکە باگراوندەکەی وایە ئەمێ بڵێم چیە مێ بڵێم ینی ئەمە بە فێریەوە ببین دوورکەوینەوە لە توندوتیژی و توندوتیژی نامانگەێنێ بەشت لە دەرەوەی توندوتیژی ناتوندوتیژیە هەڵبژاردن شێوازێک لە شێوازەکانی ناتوندوتیژی ساڵجارێکیش دووبارە دەبێتەوە ئێمە حەزەکەین لە هەموو چەند ساڵێکە ئەمە دووبارە بێتەوە ئێمە حەزەکەین لە هەڵبژاردننی گەڕەکانە بۆ گەڕەکان هەڵبژاردن هەبێ بۆ قوتابخانەکان هەڵبژاردن هەبێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ شارەوانەکان بۆ هەموویە بێمە بەرە ئەو بڕۆین هەڵبژاردن تەنها کورد نەکەینەوە لە 4 ساڵ و جارێکە بە بەردەوامی هەڵبژاردن هەبێ و گۆڕانکاریەکان لە هەڵبژاردن هەبێ ئەو ساکە خەڵک دێتە پای ئەوەی کە ئایا مەسەلە هەڵبژاردننی گەڕەکەکەم گرنگترەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق ئەو ساکە ڕەنگە خەڵک ئەهەمیەتی هەڵبژاردننی گەڕەکەکە زیاتر هەست پێ بکە وەک لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەری عێراق بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە لەبەرەوەی هەڵبژاردننی گەڕەک و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و شارەوانیەکان و قوتابخانەکان و ئەمانەمان نییە کە بەداخەوە ئەمە نەقسێکە لە دیموکراسێتی ئێمە بەڵام هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە کە هەڵبژاردنێکی نوێنەرایەتیە باشتر وایە چاکتر وایە دەست و پەنجەی لەگەڵان دەرە بکەین بەشداری بکەین بۆ خاتری چی بۆ خاتری ئەوەی کە ئێمە هەوڵ بدەین وردە وردە دیموکراسیەت و هەڵبژاردن نزیکەینەوە لەو شوێنی نیشتە جێبوونمان لە شوێنی کارکردنمان و لێرەوە ئێمە ئەتوانین دیموکراسێتێکی بەشداری ئامێز دیموکراسێتێک کە زیاتر خەڵک هەستی پێ بکە لەمسی بکە بەدیبێنی وە دنیا و وڵاتانیش قۆناغ بە قۆناغ بۆ ئەمە هاتوون ئەگەر یەک گەشتی تر لەسەر کارتی بایۆمەتریەکە بڵێ مەسەلەی وەرگرتنەوەی مەترسی ئەوانەی کە مامەڵەی بایۆمەتریەکەیان کردووە ئێستا ناچنەوە وەری بگرنەوە ئەوەیە کە ئەو فرسەتیان ڕەنگە لە دەست بدا ئەگەر بێت و کارتی بایۆمەتریەکان بۆ دروست کرابێت و وەری نەگرنەوە ئەو ساکە بە کارتە ئەلکترۆنیەکەی 2014 ناتوانن دەنگدەن لەبەرەوەی سقوط دەکات 2014 بۆ زۆر گرنگە ئەوەی کە بۆیان کراوە ئەوانەی کە مامەڵەی بایۆمەتریان کردووە لانی کەم بچن سەردانی بنکەکانی تۆمارکردن بکەن چونکە ئەو ڕۆژی دەنگدان کە 12/5 ڕۆیشتن بۆ بنکەکانی دەنگدان و وەختێک کارتە ئەلکترۆنیەکەی بەکاری هێنا و کارتە ئەلکترۆنیەکەی لە جیهازی تەحقوقان نەی خوێندەوە ئەوە ئۆباڵەکەی و گلەیەکە لەسەر خۆیەتی لەبەرەوەی خۆی نەچووە ئەمە بەمانای چی بەمانەوە ئەو معامڵەی کردوێتی بۆتە کارتی بایۆمەتری بەڵام ئەم نەچوە کارتی بایۆمەترەکە وەرگرتەوە لەبەرەوە کارتە کۆنەکەشی سقوتی سپاس دەکەم کاک کەمال سوارت بە ڕۆڵی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پێتان وایە وەکو پێویست ڕۆڵی بینیوە بۆ نمونە لە مەسەلەی کارتی بایۆمەتری بۆ ڕەنگە هەندێک خەڵک ناوی نەگەڕابێت و یاخود کێشەی تێدا هەبێت چۆن دەتوانرێ ئەمانە چارەسەر بکرێن؟ بەڵێ پێش وەڵامی پرسیارەکەت ئیزافەیەکی کورد لە بۆ ئاخیر قسەی کە ئارام سەبارەت بەوانەی کە تۆماری بایۆمەتریان ئەنجام داوە دیارە دوو جۆرن ئەوانەی کە تا 9/11 2017 تۆماری بایۆمەتریان ئەنجام داوە ئەوانە کارتی بایۆمەتری هەمیشەیەکەیان ئەوەی کە وێنەیانی لەسەر بۆیان دەگەڕێتەوە ئەوانە هیچ مەجاری تێدا نیە پێویستە بچن ئەو کارتی تۆماری بایۆمەتری وەربگرنەوە چونکە وەکو کاگاران فەرمووی کارتی 2014یان پوچەڵ کراوەتەوە بەڵام ئەوانەی پاشی 9/11 لە 10/11 بەدواوە 2017 طبعاً تۆماری بایۆمەتریان ئەنجام داوە ئەوان
کارتی هەمیشەیی دەنگدانیان بۆ ناگەڕێتەوە کە وێنەکەیانی لەسەرا لەبەرەوە هەر بە کارتەکەی 2014 دەنگ دەدەن بەڵام معلوماتە بایۆمەتریەکەیان پەنجەمە و ڕشتەکەیان هەمووی لە نێو جیهازەکەدا هەیە. سەبارەت بە پرسیارەکەی وەڵامێت پرسیارەکەی جەنابێت کاک حەکیمجان ئەگەر بە کورتی دووبارەیەوە سپاس دەکەم. بەڵێ سەبارەت بەوەی کە ڕۆڵی کۆمیسیۆن لە مەسلەی تۆماری بایۆمەتری ئێستاگەر ناو نەگەڕابێتەوە پەیوەندی بە هاوڵاتیان یاخود کۆمیسیۆن ڕۆڵی تاوی بینیوە مەسەلە لە مەسلەی بایۆمەتری بەوەی کە کەمترین هاوڵاتی کێشەی هەبێت لە مەسلەی کارتی دەنگدانە؟ لێرە پێویستە لەو ڕۆوە دەستخۆشی لە کۆمیسیۆن بکەین کە تۆماری بایۆمەتری هێنایە عێراق چونکە خودی تۆماری بایۆمەتری ئەگەر بەڕاستی بە دوو مەرجی دیکە بە تەواوی جێبەجێ بکرێ پێم وایە پرۆسەی تەزویر نزیک لە 100% بنبڕ دەکا. یەکێکیان پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە کە پێویستە ئاماری دانیشتوان ئیحساییەی دانیشتوان سەرژمێری دانیشتوان بکە ئەگەر ئەوە کرا بە پێی بەڵگەنامە ڕسمیەکان. دووەم تۆماری بایۆمەتری بە پێی کارتی نیشتیمانی بکرێ ئەوە شیان دیارە دەبیتە دوو بەش بەشێکی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی مرکزی حکوومەتی بەغداوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقەوە هەیە ئەگەر کارتی نیشتیمانی بۆ هەموو هاوڵاتیان دەربهێنرێ بە پێی ئەو پێشینەیە کە لە ئەوراقی ثبوتی خۆیان هەیەە دوای ئەوە تۆماری بایۆمەتری لەسەر ئەوە ئەنجام بدرێ ئەوە ساختەکاری تا ڕێژەیەکی زۆر باش دەتوانرێ بکرێ مەجای ساختەکاری زۆر کەم دەبیتەوە کە هەندێک ڕێگە هەن ئەلەوێ ئەو ڕێگانش بنبڕ دەکەن. کۆمیسیۆن کە ئەو هەنگاوە باشەی ناوە بەوەی کە تۆماری بایۆمەتری هێناوەتە ئارا بەڵام کەم تەرخەمی لە کارەکانیشیدا هەیە جا کەم تەرخەمیە کەم و کوڕیە بەسەردا تێپەڕبوونە هەر هۆکارێکە ئەکید کەم و کوڕی لە کارەکانی کۆمیسیۆن هەیە. بۆ نمونە بەشێک لەوانەیە کە پێشی 9/11 تۆماری بایۆمەتریان کردووە کارتی بایۆمەتریان نەگەڕاوەتەوە بەشێک لەوانەیە کە تەمەنیان گەیشتۆتە 18 ساڵ ئەو چوار موالیدەی کە هەن 97 98 99 2000 بۆ من هەربەر لەوەی بێمە ناو ستۆدیۆ کەسێک پەیوەندی پێوە کردم تەمەنی بۆتە 18 ساڵ موالیدی 2000 مانجی یەک بەڵام کارتی بایۆمەتریەکەشی کارتی بایۆمەتری مەبەستم کارتی بێوێنە وەکو ئەوەی 2004 دەکەی لە بۆ نەگەڕاوەتەوە. لەبەر ئەوە کەم و کوڕی لە کارەکانی کۆمیسیۆن هەیە لێرە و لەبێ خەلل و کەم و کوڕیان هەیە لێ تەماشا دەکەین کۆمیسیۆن ڕۆژانە هەفتانە بەردەوام ئیجراعاتەکانی خۆیان دەگۆڕن بۆ ئەوەی هەوڵ بدەن کەم تا زۆر ئەو کون و کەلەبەرانە بگرن بەڵام ئەکید تا ئێستا کەم و کوڕی لە کارەکانیان ماوە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ڕۆڵی هاوڵاتی ئەوەی کە لە گۆڕانکاریدا کاگارم باسیەوە کە زۆر گرنگە بەشداری بکەن بەس بۆ هەڵبژارنی پەرلەمانی عێراق ڕەنگە خەڵکێک بڵێ چی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە خۆ بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان نییە بۆچی گرنگایە پەیوەندی بۆ نمونە پەیوەندەکان لەگەڵ بەغداد کێشەی موچاوانە چارەسەر بکرێت بۆیە هاوڵاتی لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی خۆی گرنگە بەشداری بکات لەم هەڵبژارنە. هەتا ئەو کاتەی کورد وەکو دەوڵەتێکی سربەخۆ لە عێراق جا دەبێتەوە وجودی کورد لە بەغدا زۆر پێویستە چونکە ئەگەر پێویست نەبوایە پێویستی نەدەکرد کورد ئەو هەموو تەشەبوسە بکە مەبەستم دەسەڵاتدارانی هەرێمە ئەو هەموو تەشەبوسە بکەن بۆ ئەوەی تەنها بەغدا ئامادەبی لەگەڵیان دانیشی بۆ ئەوەی تەنها بەغدا ئامادەبی بەشێکی بوچە بنێری کە بەشێکی بوچە بنێردێ ئەو هەندە لە دەستگاکانی ڕاگەیاندن سوپاسی عەبادی بکرێ و سوپاسی حکوومەتی مرکزی بکرێ بۆ ئەوەی کە ئەوەندە ملیارد دیناری ناردووە کە بەشی بوچەی فەرمانبەران ناکەم. وجودی کورد لە بەغدا زۆر مهمە چونکە پەیوەندی بە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان هەیە پەیوەندی بە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی هەیە پەیوەندی بە دەرکردنی یاساکانەوە هەیە پەیوەندی بە بەرکەوتەی میلەتی کورد هەیە کە ئەسڵ وایە حکوومەتی عێراقی حکوومەتێکی تەوافقی بی لەبەر ئەوە وجودی کورد لە بەغدا پێویستە هەم لە دەسەڵاتی تەشریعی هەم لە دەسەڵاتی تەنفیزی و هەم لە دەسەڵاتی قەزاییش هەرچەندە دەسەڵاتی قەزایی لە بەغدا بەناو سربەخۆیە بەڵام دیارە هەندێک جار هەست بۆ دەکەین کە لەژێر هەژمونی لایەنی دەسەڵاتداری ئەو تائیفە ئەو پێکهاتەیە کە هەژمونی بەسەر دەسەڵاتی مرکزیدا کردووە بێگومان بۆ ئەوەی کورد بتوانی جێپێخۆی قەیم کە پێداگرێکی بەهێزبی لەسەر داواکردنی مافەکانی خۆی پێویستە وجودێکی بەهێزیشی لە بەغدا هەبی تا وجودمان لە بەغدا لاوااستر بی دیارە دەستەبەرکردنی مافەکانشمان لاوااستر دەبی. بۆ هاوڵاتی بۆ نمونە بۆ هاوڵاتی چ گرنگێکیە چ کاریگەریەکێ لە سەرژانی هاوڵاتی بە تایبەتی کە ئەمە یەکەمین جارە دوای مەسەلەن 2014 کە کورد بەشداری هەڵبژارنەکەی نەوتی بەسەر بەخۆ فرۆش و
کورد لە مەسلەی موچەوان لەگەڵ بەغدا تووشی کێشە بووە یعنی ئەم هەڵبژاردنە دەتوانێت ینی ئەگەر گۆڕانکاری بگێت چی لە ژیانی هاوڵاتی بگۆڕێ بۆی گرینگە بەژاری بکە بێگومان کاک حەچیم ئەگەر پەیوەندیەکان ڕێک بخرێنەوە وەکو لە پرسیاری پێشوو ئاماژەم پێکرد ئەگەر مافە دەستوریەکان فراهەم بکرێن نەگاتە سەر بخۆیش ئەگەر یاساکان بە تایبەتی ئەو یاسایانی کە لە خزمەتی خەڵکدان جێبەجێ بکرێن چێ لی بەهرەمەند دەبی بێگومان هاوڵاتیان خۆیان تاکتاکی هاوڵاتی بە خوێندەوار و نەخوێندەوارەوە بۆ وەزیفەدار و بێوەزیفەوە هەمووی لی بەهرەمەند دەبی کاتێک کێشەی دارایی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا دروست دەبی کاتێک قەیرانی دارایی دروست دەبی بودجەمان دەبڕدرێ یان بودجەمان ڕێژەکەی کەم دەکرێتەوە چێ باجەکەی دەدا خۆ هەمومان دەزانین دەسەڵاتداران ئەو باجە نادەن ئەوان لە عیشنۆشی خۆیانن لە ژیانی شاهانەی خۆیان دەژین بەڵام ئەوەی باجەکەی دەدا ئەوەی تووشی قەیرانی دارایی دەبی ئەوەی تووشی بێکاری دەبی ئەوەی موچەکەی بەشی ناکە ئەوەی تووشی قەرزاری دەبی ئەوەی تووشی دایان گرفتی کۆمەڵایەتی و لێکجاری بوونەوە و لێکترازانی خێزانەکان دەبن هاوڵاتی ئاسایین لەبەر ئەوە هەر سوودێک لە بەرکەوتەی هەڵبژاردننی بەشی عەفوەنەگەر ئەو بەشە تەواوکەم هەر سوودێک لە بەرەنجامی بەرکەوتەی هەڵبژاردن بەبەر لایەنەکان بکەوێتی بەتابەتی ئەو لایەنەی وێڵ و شەیدای ئیمتیازەکانی خۆیان نین بەڵکو دەیانەوێت لە پێناوی مافی خەڵک بچنە بەغدا ئەوە ئەکید سوودەکەی لە بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە بەڵێ سوپاس دەکەم کاگەرم بەرز زۆر جەخت لەسەرەوە کردو کە گرینگە مەسەرەن هاوڵاتیان بەژاری بکەن بەس ئەو پرسیاری لە کەمالیش بکرد بۆ گرینگە بۆنم لە سەراسی عێراق ئێمە هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراقە لە چ ڕوانگەیەکەوە کە گرینگە هاوڵاتی بەژاری بکەن تەبعی بۆ ناوخۆی کوردستان چوار کورسی هەیە دوو کورسی کۆتاشی هەیە 46 کورسی ئەم 46 هەر نسبەتێک دەنگ بدا 46 خۆی هەیە یعنی ئەمە ناچێ بۆ پێکاتەیەکی تریا بۆ هێزێکی تر بەڵکو لە ناو هێزەکانی ناو هەرێمی کوردستان خۆیان دابەشەکرێت بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا بەڕاستی لە ماوەی ڕابردووە پەیوەندی نێوان هەرێم لەگەڵ بەغایە هەڵبەز و دابەزێکی زۆری تێکەوتووە و ئەو نوخبەیەی کە دیبلۆماسیەتی کوردی لەگەڵ بەغایە پەراوە کردووە و پەیوەندی لەگەڵ بەغایە هەبووە سەرکەوتو نەبووە لەبەرەوە دەنگدەری کورد زەرورە هەوڵ بدا ئەو کاندیدانایە ئەو قوارە سیاسیانە هەڵبژێرە لە دەرەوەی ئەو نوخبەیە کە شکستی هێناوە لە علاقاتی دیبلۆماسی لەگەڵ بەغایە پێویستی بەوە هەیە کە دەموچاوی تازە هێزی تازە بێنێتە ناوانێ و پەیوەندیەکە لەگەڵ ناوەندا لەگەڵ حکوومەتی ناوەندا ڕێک بخاتەوانێ لێرەوەیە کە دەنگدەر زەرورە دەموچاوی تازە قوارەی سیاسی تازە هەڵبژێرێ لە دوایەوەی کە بە تەجروبە بە ئەزمون دەرکەوت ئەو نوخبەیە کە پەیوەندی هەرێم لەگەڵ بەغا ڕێگەخە پەیوەندەکانیان پەیوەندێکی تەندروست نەبووە و نەیانتوانیوە مافەکانی گەلی کوردستان لە بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەن بەڵکو و خەڵکیان گانوتە ئەو قەیرانە کەڵەکە بووە ئاوێتە بووەی کە هەیە بۆیە وەختێک ئێستا دەنگدان هاتوتە پێشەوانێ پێویستی بەوە هەیە کە دەنگدەر کە دڵنیام لەوەی کە هۆشیارە بەوەی کە خەڵکێک هەڵبژێرێ قوارە سیاسیەک هەڵبژێرێ کاندیدێک هەڵبژێرێ کە ئەتوانێت تا ڕادێکی زۆر نوێنەرایەتی ئەم بکە لە بەغدایە لەبەر ئەمەیە لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق زەرورە تۆ بۆ داخلی هەرێمی کوردستان دەموچاوەکان پەیوەندی بە هەڵبژاردنەکانی داهاتووی کوردستانیش دەبێت گۆڕانکاری ئەبەتەکی دەما ئاوێنەیەکە ئەم هەڵبژاردنە ڕێک ئاوێنەیەکە یاتە دەستمان بەوەی کە هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە لە مانگی نەودەیە ئەنجام بدرێت چۆنە بە تایبەتی لە دوای ئەو ڕووداوانەی کە لەم دوایە ڕویان داوە پاشەکشە لە خاک پاشەکشە لە کۆمەڵێک دەستکرد ناوبڕێکمێت دواتر گرم و لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کۆمپانیای ئەتڵەس ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە 1 تا 5 2010 گەورەترین بازار لە فیستیڤاڵی بەهار ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت باوڵاتیان دەکا لە فیستیڤاڵی بەهار پێداویستەکانی ڕۆژانت بەبڕی 25,000 50,000 100,000 دینار بکڕە و شانسی بەشداریکردنت لە تیرروپشکی وەرگرتنەوەی نیوەی نرخ زیاتر بکە. فیستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی.
گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. ئایا ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاگەرم سەبارەت بۆی کە بەرە زووتە دەم هەڵبژارنە کاریگەری دەبێت لەسەر هەڵبژارنەکانی داهاتوش تا چەند لە ئاسی نێودوڵەتیش چاوەڕوانی گەورە لە خەڵکی کوردستانە لەم هەڵبژارنە گۆڕانکاری بکات دوای و قۆناغە سەختی کە لە 4 ساڵی ڕابردوو لەگەڵ عێراق لە ناوخۆی یاریمی کوردستان هاوڵاتیان تووشی بوو. بەڵێ لە هەرێمی کوردستانە وتمە ڕووداوانەی ڕوویاندا پێویستی بەوە هەیە جارێکتر بگەڕێتوانێ بۆ هاوڵاتیان بۆ دەنگدەران و جارێکتر متمانە بدەنەوە بە قوارە سیاسەکان و بە کاندیدەکانیشیان و لە ئاستی عێراقیشا دیارە ینی ململانەیەک هەیە حتا لە ناو بەیتی شیعە بۆ خۆیە و ئێمە وا تێنەگەین کە تەنها کورد فرەلیستە بەڵکو پێم وایە شیعە زۆر لە کورد فرەلیسترە
ینی دابەشبوونی کە هەیە لە ناو کوردانیە بەتەنها بەڵکو لە ناو شیعە زیاترە و لە ناو سونەش دیسانوانێ زۆرترە و ئەمە پەیوەندی بە تەبیعەتی سیستمی هەڵبژاردنەکانەوە هەیە سیستمی هەڵبژاردنەکە بە جۆرێکە قوارە گەورەکان ئەو قوارانەی کە قەبەن کە گەورن دابەشیانەکە بە مروری زەمن بە پێچوانەیە گەر سیستمەکە سیستمی مەسەلە زۆرینەی فرەی بووە بە پێچوانەوە هەمویان یەبەر بۆ لای یەک بۆ تعالفاتی زۆر گەورە دروستە بوو وەک لە سەرەتایی هەڵبژاردنەکانی 2005 کابینی مەسەلە کورد بە هاوپەیمانی کوردستانی وەنیا هەموو حیزبەکان لە یەک هاوپەیمانەتی هابوون شیعە بە ئەماشێ ئیتلافێکی وەتەنی هەبوو هەرچی هێزەشکانی شیعە بوو هەر هەمووی لەو هاوپەیمانەتی و تەحالفای کۆ کردبووە بەڵام هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئینشیتارێک کردبوونێک لە ناو ماڵی شیعە لە ناو ماڵی سونە لە ناو ماڵی کوردیشا دروست بوو بەشێکی زۆری پەیوەندی بە سیستمی هەڵبژاردنەکەەوە هەیە کە دەرفە دەدات بەوەی کە من تۆ بە قاعید نازانم بەتەنام خۆشم قاعدم بۆ خۆشم دەچم کوتلەیەک دروست بکەم لەبەرەوە بینی سیرەکەی لە هەرێمی کوردستانە حیزبێکی سیاسیە بینیت کەرتی تری لێ بێتوانێ بەشی تری لێ بێتوانێ و ئەوەشی کە کەرتی لێ نابێتەوە مەسەلا ئێستا پارتی دیموکراتی کوردستانی شەکل لەو هێزانەی کە تا ئێستاکە ئینشقاقی تیا دروست نەبووە بەڵام کە ئینشقاقی تیا دروست نابێ لە دوایە چۆن نەکەوێتەوە لە دوایە ئەم هێزە گەورانە ژماری کورسەکانیان کەمەکە لەبەرەوە ئەو هێزەشی کە خۆی ڕاگرێ لە بەردەم ئینشتار و کردبوونە بەڵام لەو سەروانەیە ژماری کورسەکانی کەمە بێتەوە ئەمە تەبیعەتی سیستمەکەیە و ئەمە پەیوەندی بە کورد و شیعە و سونەومانەوە نییە هەموو ئەو پێکاتانە سیر بکە لە عێراقا هەمویان بوون بە 4 5 و گیان چاوی لەسەر گۆڕانکاریەوە ئەوەندێکی ئەو کۆنتاکتان هەبێت لەگەڵ ڕێکخراوە گیانیەکان بۆ ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری بکرێ چاویان لەوەیە گۆڕانکاریەکە ئەگەر لە ناوخۆی عێراقا بڵێیت ململانەکە لەسەرەوەی ئایا مەسەلە هادی عامریە بێت یاخود مالکیە بێت یاخود حەیدەر عەبادیە بێتەوە بە سەرک وەزیران ئەمە یەکێکە لەو خاڵە جەوهریانی کە لە گۆڕانکاری نوێنەراتی نیە گۆڕانکاری لە کوردستانە ئەوەیە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەمە بێتە ئاوێنەیەک بۆ ئەوەی بزانیت هەڵبژاردننی داهاتوو لە ناو هەرێمی کوردستانە چۆنە سوپاس دەکەم کاک کەمالەگە بگەڕێن و لای بەڕێز سەبارەت بۆی کە کۆمەڵێک پێشێلکاری هەڵبژاردن دەبینی بۆ نمونە لایەن پارتە دەسەڵاتدارەکان بەکارهێنانی مڵک و سامانی گشتی یاخود بۆ نمونە بەکارهێنانی هێزی پێشمەرگە بۆ بانگەشی هەڵبژاردن پێ دوای ئەمە کاریگەری دەبێت ینی ئەم لەسەر مەسەلەن کەم نەکردنی دەنگەکانیان ئەم پێشێلکاریانە بەڵێ هەڵەی سیاسی لایەنە گەورەکان لایەنە دەسەڵاتدارەکان مەبەستمان هەڵەی سیاسی هێندە گورچک بڕیان کردووە پێم وایە چەندی پەلەقاژە بکەن چەندی هەوڵ بدەن چەندی پێشێلکاریش بکەن ناتوانن کورسەکانی خۆیان لە شوێنی خۆی بە باڵانسی خۆی ڕابگرن لەوانەیە لێرە لەوەی هەوڵ بدرێ پێشێلکاری بکرێ جا بە بەکارهێنانی دام و دەستگا ڕسمیەکانە بە ئەنجامدانی پێشێلکاری بەرامبەر بەلایەنە ڕکابەرەکان سوکایەتیکردن بە کاندیدا تێکدان و لابردنی کەرستەی هەڵبژاردننی لایەنە ڕکابەرەکانە یان کارکردن لەسەر شێواندنی سومعی و کەسایەتی کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان یان کاندیدەکانی لایەنە سیاسی ڕکابەرەکانیان هەر مەحاورەیەکی بکەن پێم وایە خەڵک لەوە هۆشیارترە چەند ئەزمونێکی هەڵبژاردننی تێپەڕاندووە بە شێوەیەکی تەدریج بەرەبەرە هۆشیاری هەڵبژاردن لای خەڵکی زادی کردووە ئەگەرچی بەداخەوە بەدیوێکی پێچەوانەش خەڵکێک قەنەعەتێکی لا دروست بووە کە زۆر متمانەی بە پرۆسەی هەڵبژاردن نەماوە بەڵام هیوادارین ئەو قەنەعەتە سەبرە گەرمتر ببیتەوە گۆڕانکاری بەسەردابێت تا دەگەینە 12 ڕۆژی هەڵبژاردن ئەو پێشێلکاریانە پێشێلکاری یاساین هەندێکیان ئەوەندە زەقن لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان نیشان دەدرێن ئەرچی کۆمیسیۆنە کە بە ڕسمیش پێیان ڕاگەیەنراوە ئەرچی کۆمیسیۆنە ئەگەر تیمی ڕەسدی خوڕوقاتی هەیە کە بەردەوام ئیدعای ئەوە دەکە هەیەی و فعلەن هەشیتی ئەوە پێویستە ئەو لایەنانە بە جۆرێک سزا بدرێن کە جورئەتی ئەوە نەکەن جارانی دیکە دووبارێکەنەوە بەڵام دیارە بە دیوێکی دیکە ئەو لایەنانە منەتیان بە سزادانی دارایی نیە چونکە سەرۆت و سامانێکی زۆریان بەدەستەوەیە سەرۆت و سامانی خەڵکە لە پەنای دەسەڵاتدارێتی بازرگانێکی باشیشن بازرگانێکی دەوڵەمەندیشن هەم حزبەکەیان دەوڵەمەندە هەم خۆیان دەوڵەمەندن زۆر جیان لە سزادانی دارایی نییە لەبەر ئەوە پێویستە کۆمیسیۆن سەرڕای سزادانی دارایی
پەنا بباتە بەر سزارانی دیکەی یاسایی کە تەنها دارایی نەگرێتەوە. بەڵێ بەس پێ دوای ئەمە کاریگەری هەیە بۆ نمونە لە ناو هێزە ئەمنیەکان داوایان لێرەکەن بۆ نمونە کارتی دەنگدانیان بۆ کۆپی بکەن یعنی ئەم ڕێکارە کە جۆرێک لە دەیانەوێت هێزە ئەمنیەکان بەترسێن بە تایبەتی ناو هێزی پێشمەرگەمە کاریگەری دەبێت یاخود دەبێت هێزەکانی پێشمەرگە لە ڕۆژی دەنگدانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکەن. بەڵێ کاک حەچیم ئەو وەرگرتنی کارتی دەنگدانە هەل لە ناو هێزەکانی پێشمەرگە نیە بەڵکوم لە بەشێک لە فەرمانگە مەدەنیەکانیش داوا لە فەرمانبەران کراوە بەداخەوە لە هەندێک شوێن بە ناوی بارگای حزبی بە ناوی ئۆرگانی حزبی داوا لە خەڵک کراوە لە هەندێک شوێنیش بە ناوی حکوومەت و وەزارەت و فەرمانگەکان داوا کراوە. ئەوە لە دوو ئەگەر بەدەر نیە یان بۆ مەبەستی ساختەکاریە کە ئەوە گەرەکەی لاوااسترە دوام بە مەبەستی دروستکردنی دڵە ڕاوشەیە لە لای دەنگدەران. ئەگەر ئەمە بگەڕینەوە بۆ هەڵبژاردنەکانی سەرەتای 2005 سی 2005 و 15/12/2005 کە دوو هەڵبژاردن لەوێکرا یەکێکیان بۆ فترەی ئینتقالی بوو و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان بوو ئی 15/12 لە بۆ خوری یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لەوێ بازاری قسەیەکیان زۆر گەرم دەکرد کە ئەگەر دەنگ نەدەن ئەگەر نەچن بۆ دەنگدان و ئەگەر دەنگ بە ئێمە نەدەن بە خەڵکی بەرامبەرمان بدەن ئەوە ئێمە دەزانین چێ دەنگی داوەتە چێ ئەو کات فۆرمی خۆراکتان لێ دەبڕین. ئەو کات ئەو بازارە تاڕادەیە کاریگەری لەسەر خەڵکێک هەبوو کە نەیان دەزانی بابەتەکە چۆنە. ئەوەشیان پێم وایە هەر زیاتر بۆ ئاراستەیە کە ترس و دڵە ڕاوچێ لەلایەن خاوەنی ئەو بەڵگەنامانە دروست بکەن بۆ ئەوەی ئەگەر بە مسۆگەری دەنگ بە خۆیان نەدەن لەوە بترسێن دەنگ بەلایەنە منافسەکانیان بدەن. بەڵام لێرەوە دەنگدەرانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە ئەوان خاوەن مافی قانونی و یاسایی خۆیانن ئەوان خاوەن مافی دەستوری خۆیانن ئەوان یەکێک لە سەرەتاکانی مافی مرۆڤ ئەوەیە کە ئازادانە دەنجی خۆیان بدەن. یەکێک لە پێوەرەکانی هەڵبژاردننی شەفاف و دروست ئەوەیە کە ئەوان دەنجی خۆیان بە ئازادی خۆیان و بە شێوەیەکی نهێنی بدەنە ئەو لایەنەیە کە دڵخوازی خۆیانە. خۆشبەختانە لەو ڕۆوە کۆمیسیۆن ڕێکارێکی باشی گرتوۆتە بەر بە هیچ شێوەیەک دەنگەکانیان ئاشکرا ناکرێت دەنگ بدەنە هەر لایەنێکی سیاسی ئەو لایەنەی کە چاودێری ئەوە دەکا و بە دوای ئەوەیە کە بزانی دەنگەکانیان بۆ چێتوە بە هیچ شێوەیەک ئەوە نازانی لەبەرەوە بە تووشی دوودڵی و دڵە ڕاوچێنە بن بە هیچ شێوەیەک لەوە نەترسن بە ئازادی خۆیان دەنگ بدەن ئەو لایەنانەی کە دەیانەوێ سزای ئەو لایەنانەش بدەن کە دەیانەوێ سزایان بدەن. بەڵێکەوەتا و کاریگەری ناوێت بە تایبەتی لە ناو هێزە ئەمنیەکان کە باس لەوە دەکرێت بۆ نمونە نزیکی 8 کورسی بۆ پەرلەمانی عێراق هێزە ئەمنیەکان پێکدێنین لە کوردستانە ینی پێدوای ئەوان دەتوانن گۆڕانکاری بکەن نابێت گوێ بەم مەسەلەن ئەوە بدەن کە داوایان لێ بکرێت کارتی دەنگدان کۆپی بکەن بە تایبەتی کە لە ماوەی ڕابردووە ژیانی هێزە ئەمنیەکان و پێشمەرگە لەو پەڕی خراپیدا بووە. هێزە ئەمنیەکان لە هەڵبژاردننی ئەو جارە لە دەنگدانی تایبەت بەشداری ناکەن هێزەکانی ئاسایش مەبەستمانە و هەندێک هێزی دیکەی تایبەتی ئەمنین چونکە ئەوانە لە ماوەی تۆماری بایۆمەتری هێزە دەنگدانی تایبەت تۆماری خۆیان نەکرد ئەو مافیان نیە بەڵکو لە دەنگدانی گشتی دەنگ دەدەن ئەوەی دەنگدانی تایبەت دەنگ دەدات هێزەکانی پێشمەرگان پۆلیسن و بەندی خانەکانن زیندانیەکانن نەخۆشخانەکان نە پۆلیسی هاتوچۆ هێزە ئەمنیەکان مافی ئەوەیان نییە لە دەنگدانی تایبەت دەنگ بدەن. هێزە ئەمنیەکانی عێراق ئەو مافیان هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو مافیان نییە بە حکمی ئەوەی لەو ماوەیە نەیانتوانی ئەو کارە بکەن. لەبەر ئەوە وەکو عەرزی جەنابتم کرد ئەگەر ئەوانە بەڵێ ژمارەکەیان زۆرە بەڵێ دەتوانن ڕێژەیەکی دیاریکراوی کورسی بێنن بەڵام بە حورەتی خۆیان دەنگ بدەن کەسێک ناتوانانی کاریگەری لەسەر ئیرادەیان دروست بکە هیچ لایەنێک ناتوانانی کاریگەری لەسەر ئیرادەیان دروست بکە ترسیشیان لەوە نەبی. خۆ جەنابتان دەزانن لە هەڵبژاردننی ڕابردووش دەنگدانی گشتی و تایبەتی دەکرا پەنجەمۆری پەنجەی گەورەی چەپیان وەردەگیرا لەگەڵ ئەوش پەنجەمۆرەکە هەبوو بەڵام هیچ کەسێک ئاشکرا نەکرا و نەتوانرا بدۆزرێتەوە چێ دەنگیدا چێ. بەڵێ زۆر باشە بەس بە کورتی سەبارەت وەکو کۆمەڵی ئیسلامی و لیستەکەی خۆتانی خروقاتێکتان ئەنجام داوە یاخۆتی سکاڵایەکتان لەسەر لەلایەن کۆمیسیۆنەوە؟ هەتا ئێستا کۆمیسیۆن بە هیچ شێوەیەک بەڕسمی بە ئێمە ڕانەگەیان دۆست کە سکاڵامان لەسەربی یان خروقاتێکی ڕسمیمان ئەنجامدابی کە لەسەری سزا بدرین. ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵمان داوە تا ئەو پەڕی جا ئەگەر تاکو تەرایەک لێرە و لەوێ شتێک هەبی لە لای کاندیدێک یان تیمێکی هەڵواسین شتێکی کردبی ئەوە زۆر حسابی لەسەر ناکرێت بەڵام بەگشتی کۆمەڵی ئیسلامی یەکێک لەو لایەنانەیە کە
هێمنترین هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن زۆرترین پابندیمان بە ڕێنماییەکانی هەم خودی کۆمیسیۆن سیستەمی هەڵمەتی هەڵبژاردن ڕێکارەکانی هەڵمەتی هەڵبژاردن و ڕێنماییەکانی وەزارەتی شارەوانی و دەستەی چاکردن و پاراستنی ژینگە کردووە. تا ئێستاش وەکو عەرزی جەنابتم کرد بە هیچ شێوەیە کۆمیسیۆن پێڕانە گەیاندوین کە ئێمە لەسەر فلان خروقات لە هەر یەک لە سێ شارەکەی هەرێمی کوردستان سزا بدرێن و سەرباری ئەوە دیارە ئەو شارانەی سنووری مادەی 140 کە لە زمانی لیستی نیشتیمان تێدا بەشدار. بەڵای سوپاس دەکەین کاگارم کاتمەکەمەوە سەبارەت بەم سیستەمی نوێی کە دەنگدان بۆ نمونە کۆمیسیۆن جارە مەسەلەی کارتی ئەلکترۆنی و مەسەرەن قەڵەمی ئەلکترۆنی و ئەوانە کە بەکاردێنێت یا و سیستەمە کاریگەری هەیە مەسەر لەسەر ئەوەی کە سەختەکاری زۆر نەکرێت. ئەمە بەسەر لە تەکنۆلۆژیا هەڵبژاردن تەکنۆلۆژیا تاکید کاریگەریکی زۆر گەورەی هەیە و گۆڕانکاریەکی نەوعی گەورەیە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی تر کە بەدەست دەکرا. بۆیە هاوڵاتیان دیسانەوە ئەوەی پێوەڕە چاو بکەن کە مەسەلا هێنانی جیهازێکی وەکو جیازی جاکردنەوە و ژمارنی خێرای دەنگەکان کە لە ناو سنووقەکە بە ماوەیەکی زۆر کەم ئەنجامەکانت داتێ و لە ماوەیەکی زۆر کەمە ئەنجامەکان بە ئەقماری سەناعی لە ڕێی سورەیاوە گەیەنێت بە وحدەی کۆنتترۆل و ئیدخالی بەیانات لە بەغا ئەمە کولفەکەی بە نزیکەی 100 میلیۆن دلار بووە و ئەم 100 میلیۆن دلارە کولفەیەکە هاوڵاتیانیش تەبیعیتیایە بەشدارن. ئەمە ژێکێکە لە هۆکارانەی کە تۆ مادیان لەسەر بودجەی گشتی هەڵبژاردن کولفەیەکی لەسەر تۆ داناوە هەڵبژاردن بۆیە زۆر زەڕوری کەم دەکاتەوە ئەم ڕێکارانە بە بچوونیەوە ساختەکاری کەم دەکاتەوە ئەم ڕێکارانە زۆریش کەمێکاتەوە نەکرد بە تایبەتی لە ناو سنووقی دەنگدانا هەر نایی هێڵە ئەگەر هەوڵێکیش هەبێت لە دەرەوەی سنووکی دەنگدانا کە ئەویش بی دیسانەوە بە هۆی کارتە بایۆمەترێکەوە تا ڕادێکی زۆر بنبڕکرا. زۆر باشە سەبارەت بەو یاسایی کە کورسیەکانی پێدا بەش دەگرێت یاسای ساندلیگۆ ئەمە چۆن ینی ڕێژەی کورسی لە نێوان پارێزگەکانی هەرێم چەند دەبێ ینی بەپێی پێشبینەکانیەوە ئەو ساندلیگۆی هەمارکراوە تەبێ یەکێکە لە شێوازەکانی دابشکردنی کورسی لە نێوان قوارە سیاسیەکانە و بە گۆڕینی دەنگ بۆ کورسی کە سیستمەکە سیستمی لیستی نوێرایەتی ڕێژەیە چەند سیغەیەک هەیە یەکێک لە سیغەکان سیغەی ساندلیگۆی هەموارکراوە پێشووتر مەسەلا ساندلیگۆ تاقی کراوەتەوە ساندلیگۆ لە خزمەتی قوارە سیاسی بچووکەکانە بووە نازی قوارە سیاسی بەڵام ساندلیگۆی هەموارکراو و بە تایبەتی 1.7 بە تەواوەتی ئەکەوێتە خزمەتی قوارە ئەوەی ئێستاکە ئەکەوێتە خزمەت قوارە گەورەکان و مامناوەندەکان قوارە بچووکەکان تا ڕادێکی زۆر تێگەی ئەتوانم بڵێم ناتوانن ئەو کورسەی کە هەوڵی بۆ ئەدەن بەدەستی بێنن ئەمەش بەمانای چی بەمانای ئەو دیزاین و ئەو تەشکیلەی کە لە ناو پەرلەمانی عێراقا پەرلەمانی داهاتووی عێراقا بێت تەشکیلەیە بێ فرەییتیا بێ بەڵام فراکسیۆنەکان فراکسیۆنی گەورە گەورە بن و مامناوەند دەبن نەک فراکسیۆنی یەک وەکۆی لە هەرێمی کوردستانە هەیە ئەبین مەسەلا چەند قوارەی سیاسی یەک کورسی هەیە ئەو یەک کورسیە وا بە ئاسانی بەدەست نایە بەڵکو قوارەی گەورە دروست دەبێت دەبێت دیارەمەش ڕوانینێکی سیاسی هەیە لە پشتەوە کە پەیوەندی بەوە هەیە هەرێم عێراقیش وەکو هەرێمی کوردستان مەسەلا ئەوەی کە باسەکرێن مەسەلەی زۆرینەی سیاسی و دروستکردنی حکوومەتێک بە کەمترین حزابی سیاسی زۆر باشە لە پشتەوە ئەو مۆزوع دو پرسیارم سەبارەت بەوەی کە ئێوە راپۆرتێکتان بڵاو کرد بە وەکو پەیمانگای کوردی مەسەلەی پێشێرکاریەکان بۆنم لیستی کۆمەڵێکێک بوو لە بیسانەی کە پێشێرکاری نەکردبوو بەنیازن لە داهاتوو راپۆرتی تریش بڵاو بکەنەوە لەسەر خوڕوقاتەکانی هەڵبژاردن یاخود ئەوانەی کە کرابوون چی بوونەوە هێزانەی ترکە جۆری تاوانەکانی هەڵبژاردن بەڵێ ئێرە وڵات جێی خۆیەتی بیزەبێت ینی لێرە دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی بکەین بەوەی کە ئەو راپۆرتی کە ئێمە بە ناوی هەفتەی یەکەمی چاودێری هەڵمەتی هەڵبژاردن کردمانە توانم بڵێم کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو هێزانەی کە هیچ جۆرە خروقاتێکی بۆ تۆمارنکراوە لە کاتێکامە لە زۆربەی شوێنەکان ڕووماڵمان کردووە و ئەو خروقاتانی کە لە بانگەشەی هەڵبژاردنە هەیە مەیدانی لەسەر شەقامەکان هیچ خروقاتێکی کۆمەڵی ئیسلامیتیانە کە ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و هێزەکانی تر ئەتوانم بڵم هەر هەمویان خروقاتیان هەیە لە زۆر و لە کەم ئێوە کاری تریشتان دەبێت بۆ بەدۆرات چوون لە هەڵبژاردنیش چاودێریتان دەبێت بەتەکید بەیانی خروقاتی فدراسیۆنمان هەیە لە فدراسیۆنە دیسان و راپۆرتێکی تریش بڵاو کرێتەوانێ ئەویش دیسانوان لەسەر دوو ئاز لە ئاستی میدیاییش چاودێریمان کردووە و لەسەر ئاستی مەیدانیش دیسانەوە چاودێریمان کردووە
کە خۆشببختانە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو هێزانی کە یەکەم لە یاساکان تێگەیشتووە دۆمیش پابندە بە یاسای هەڵبژاردن و ئەو ڕێنمانەی کە کۆمیسیۆنی باڵای زۆر سپاس بۆ بەڕست ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنەکان هەروە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕست سپاس باوکاران تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ